من بەڕاستی نەمەویست جوابی بدەمەوە، چونکە لە جاری پێشوو کە هجوومەکە کرایە سەر کەرکووک هجوومی تەنزیمی دەولە، ئەو هاتوو بلا مناسبە یان بە پرسیارێک کە مەریوانێک لە کفریەوە لێی ئەپرسێ، بێ بڵێن وایە تەبع مەریوان لە کفریەوە لێی ئەپرسێ لە ڕێی چیە بەرامبەر بە قسەکانی مەلاکرەکار. جا دوایی مامۆستا عەبدولەتیف جوابی ئەوە داتەوە، بەڵام زۆر سەیرە بە 11 دقە و نیو 11 دقە و 37 ثانیە وەڵامەداتەوە. تەمان بۆی بەڕێزیشتان بزانم من قسەکانیم هەمووی نووسیوەتەوە، خۆشم نووسیومەتەوە بۆی کەسیش پێم نەڵێتەوە، 5 جاریش جۆم لێگرتوتەوە. کردومە ئێستا بە 34 نقطەوە کە وەڵامی هەموو نقطەکانی تیا ئەدەمە، چونکە چاواشەکاریە کە ڕۆژانی تری بەدووادا دێ. بەڵام باز لەماکەمەوە ئێستا ئەڵێم ئەم پیاوە 11 دقیقە و 37 ثانیە قسەی کردووە، بەڵام زۆر سەیرە 13 جار ئەڵێ تۆ ئەڵێی کوردی مرتد. وەڵاهی عەزیزانی من ئەم لە سەرەتاوە کە ئەڵێم من بیستم کە ئەڵێ کوردە مرتدەکان، جارە چونکە دکتۆراشی وەرگرتو ئەم قسەی نە لە شەرعە نە لە دکتۆرا نامەکەی خۆیان، یعنی لە باسی دکتۆرایە، نە لە بەحسی عیلمیە شتیوانە قبوڵ ناکرێ. بیستم چییە؟ جارە ئێمە لە ئیسلام ئاڵێن حەدەثەنا فلان عن فلان عن فلان بە سەنەدەوەیڵێن، ئەم فلانی عن فلانەش هەمووی ئەبێ 4 صیفەتیان تیا بێ، عەدل و زەبت و هەمووی جێمتمانەش بن، عدول بن، ئەجنا ڕیوایەتەکان زەعیفە بن، هەر نەناسراوێکی تیا بێ ڕیوایەتەکە زەعیفە بێ. ئێتۆڵێ بیستم قەزەیەکی وە بیستوتە و لەسەری کەڵەکە ئەەکەی، ئێ باشە نابێ گەڕێتەوە سەر شریتەکە، شریتەکە قسەکانی من تەسجیل کراون و بڵاو کراونەتەوە، ئەنجا مەریوانش جۆی لێ بووە. 13 جار ئەڵێ تۆ ئەڵێی کوردە مرتدەکان، دوای لەوەش سەیرتر ئەڵێ کوردستانت پێ کافرە، میسرت پێ کافرە، ئەردەنت پێ کافرە. شتێکی زۆر سەیرە. کوردستان و میسر و ئوردن وڵاتن، حکمی شەرع دەربارەی وڵات دووە، یا دارالئیسلامە یا دارالکوفرە. بە کوردستان کە وڵاتە پێی ناوترێ کافرە، ئەڵێن دارالکوفرە یا دارالئیسلامە، و منیش دەمێکە وتومە کە کوردستان دارالکوفرە. ئەمما ئەوەی کە تۆ بڵێ وتوتە کوردە مرتدەکان و کوردت هەمووی بە مرتددانە، ئەمە شتێکی بەڕاستی زۆر غەریبە. جا سەیریکەن عەزیزم ئەو چی هەڵێ؟ لە سەرەتا ئەڵێ من بیستم کە ئەڵێ کوردە مرتدەکان، ئەمە یەک. دووهەم ئەڵێ ئەمە تاوانێکی گەورەیە تۆ بڵێ کوردە مرتدەکان. سێم ئەڵێ کە کوردت بە مرتددانە. چوارەم ئەڵێ ئێستا تۆ دێ ئەڵێ کوردی مرتد. پێنجەم ئەڵێ کوردستانت پێ کافرە. شەشەم ئەڵێ ئێستا تۆ بڵێ کوردە مرتدەکان، دوای ئەوەڵێ کورد بە مرتد بزانی. جا هەشتەم ئەڵێ جا کورد مرتد و تۆ دیفاع لە داعشەکەیت و مناسەرەیان بە واجبە زانی. لە نۆیەمە ئەڵێ پاڵپشت بە چ بەڵگەیەکی قورئان و حەدیث تۆ کوردت بە مرتد داناوە. لە دەیەمە ئەڵێ ئەگەر ئەم کوردەی حکومت بەسەردادان کە ئەگەر مرتد نەبن تاوانی یەک بەیەکیان لەسەر تۆیە. لە دوانزەیە ئەڵێ ئەی چۆن ئێستا ئەو هەموو میلەتە کوردە بەو هەموو پێشمەرگەیە بە مرتد دەزانی یا بە مرتدت داناوە. سیانزەهەم ئەڵێ کوردی مرتد بزانە لە بری هەر یەکێکیان ئەو تاوانە بۆ خۆ دەگەڕێتەوە و هەروەها. جا سەیریکەن برا بەڕێزەکانم، من کە گوێم لێگرتەوە 13 جاریش ئەڵێ مرتد، پێم شتێکی زۆر گەورە بوو، چونکە من قەت شتی وام نەوتووە، من بە هیچ قەومێکیشم هەر نەوتووە، چونکە تۆ ناتوانی بە کۆمەڵ حکمی کەسێک بدەی حکمی یەک کەس. مرتد حکمی یەک کەسە، ئەبێ تائیفە بن مناسەڕەی ئەهلی کوفر بکەن، ئەنجا پێوتر تائیفە المرتدە، وەکو ئەوانەی کە تەئیدی موسەیلەمەی کەذابیان کرد لە بانگەکەشیانە ئەیانوە ئەشهەدو ئەنە موسەیلەمە ڕەسوول الله. بۆیە سەیدنا ئەبوو بەکر کە بە مرتدی حسابکردن سەحابەکان لەسەری ئیجماعیان بۆ دروست بوو کە بڵێ جائیزە و شەڕی ئەمان لە پێشترەوە لە شەڕی ڕۆم و فارس. ئەو کاتە پێوترە تائیفەی مرتدە، بەڵام ئەم تائیفەی مرتدە ئاحادیشیان بگری تەئیدی موسەیلەمەی کەذابیان کرد. لەبەرەوەی ناتوانین بڵێن کورد مرتدن. ئەنجا سەیری کە من گەڕامەوە سەر
عیبارەتەکانی خۆم سیرەکە من ئەڵێم مرتەدە کوردەکانی سووریا بن یا تورکیا بن یان هی عێراق. عیبارەتەکە زۆر واضحە. مرتەدە کوردەکانی سووریا بن، ناڵێم کوردی مرتەدی سووریا، ئەڵێم مرتەدە کوردەکان. مرتەدەکان پۆلێکن لە کوردی سووریا، کەوابوو مرتەدەکانیش پۆلێکن لە کوردی عێراق، مرتەدەکان پۆلێکیشن لە هەڵبەتە مرتەدی کورد دەڵێن، مرتەدی کوردیش پۆلێکن لە کوردی باشوور کە ئەڵێم هی تورکیا. تۆ نەبوو بێ ئەم تەعمیمە هەمووی بکەیت. ئەگەر گوێ لێ نەگرتووە زۆر شتێکی عیبەیە، زۆر نوقسانیە، زۆر بوهتانێکی گەورەیە کە تۆ درۆیەک کرابێ و بیژێڕیتەوە سەر لە نێڕەواجی پێ بدەیت. ئەنجا بە عەمدەنیش باز لە کەرکووکە کە وەختەکەش حەساسە، ئەڵێ دوێنێ کە داعش ئەو هجوومیان کردوتە سەر کەرکووک و 70-80 کەسیان کوشتووە. ئەنجا نوێژ نەکراوە، جەماعەت نەکراوە و نازانم چی لەمانە. بە هەر حاڵەوانە هەمووی کاتی خۆی ڕەدت لێ دەمەوە بە پشتیوانی خوای گەورە.